لە کاتێکدا شەلال عەبدول دەستی لە کار نەچێشاوەتەوە وازی لە پۆستەکەی نەهێناوە ئەوە بە چ ڕێکارێک گونجاو یاسایی و دەوری و قانونیە کە قایمقامێکی نوێ بۆ شارەکەدا بنرێ. سڵاو لەێوە سڵاو لە بینەرانتان. ئێمە یاسای ئەنجومەنی پارێزگاکانی ژمارە 21 ساڵی 2008 مابەوەدا کە ئەنجومەنی قەزا قایمقامدا بنە و قایمقام لە کار بخاتەوە، بەڵام ئەوە یاسایی هەیە. ئەوان ئەنجومەنی قەزا ئەنجومەنی دژخۆرماتوو هەڵساوە بە لادانی قایمقامی خۆرماتوو بەبەری 12 دەنگ لە 21 دەنگابی ئەوەی کوردەکان ئەندامە کوردەکان لەوێ ئامادە بوون. ئەوە پێش ئەوەی شەکەوێت لە هەموو ئیقالێکینەکان لە یاساکە هاتووە پێدەرێ گەر ئیستجواب بکرێت لە لێپێشینەوەی لەگەڵا بکرێت، بەڵام ئەو لێپێشینەوە نەکریا و یاساەکە نەکرد. زۆر باشە کاک سەردار، داوای لێپێچینەوە لە قایمقامی پێشوو شەلال عەبدول کراوە و ئەو نەچوبێتە ئەنجومەن ئامادە بێت؟ لە یاساکە هاتووە بە کۆنتریگات کە هەفتەیەک پێش تەبلیغکردنی ئەو کەسەوە ئیستیجوا بەگرێ تەبلیغ بکرێت. ئەمما ئەوە ئەنجومەن ئەو ڕێکخراوە نەکرد. ئەنجومەن لە 27 مانگ کتاب لە ئامادە بێ، یعنی دوام ئیستیجواب ئەکرێت گەرێ پرسیارەکان ئەو پرسیارە لەسەر چی ئەو پرسیارە ئاراسەی لێپێشینەوەکراوە بکرێت، بەڵام ئەوان هیچیان نەکردووە. دووەمیش ئەبێت ئەو لێپێچینەوە بە بڕیاری ئەنجومەنی قەزا هابێت، نەک بە نووسراوێکی ئەنجومەنی قەزا. زۆر چاکە، بەڵام چەند ڕۆژێک پێشتر ئەو داواکاریە بە قایمقامی پێشوو گەیشتووە یان نەگەیشتووە کە ئامادە بێت؟ نەگەیشتووە بووە، یعنی چوارەزە ئەوان نەگەیشتە بەچوومە ئەوان لە ئاخر ئیستیجواب کەشتالیان بۆی خودۆ 27 مانگ و 27 مانگ ڕۆژی چوارشەمە بووە، پێنجشەم کراوە بۆ عوتڵە، جمعە عوتڵەیە، شەمە عوتڵەیە، یەکشەمەش عوتڵە بووە، دووشەمەش سەری ساڵ بووە عوتڵە بووە، بۆ سێشەمە یعنی یاسایی نییە ئەو داواکارە واکەدەست بۆ قایمقامی پێشوو کراوە. زۆر باشە کاک سەردار، ئێوە وەکو ئەندامی ئەنجومەنی قەزای خورماتوو ئاگاداری ئەو کۆبوونەوە بوون کە دەکرێت؟ ئەمە هەموو ڕۆژی چوارشەمەیەک ئەنجومەنی کۆبوونەوەی یاسایی هەیە. ئەگەر هەر کۆبوونێک نایاسایی بێتەوە بێت ئەبێ پێش 48 ساعات ئەو ئەندامانە هەمووی ئاگادار بکرێتەوە بۆ کاتەکەی بۆ ئەو بۆ چیش ئەو کۆبوونەیە بێ، بەڵام ئەمانە هەستاون ساعات یەکونی و کۆبوونیان کردو بێەوەی نۆ کەس لە نۆ ئەندام ئاگادار بێت و ئاگادارش نەکراونەتەوە. ئەو ئەندامانەی تر بە چ ڕێکارێک ئاگادار کراونەتەوە و بۆچی ئەو ئاگادار نەکراونەوە؟ ئەمانە حەوت تورکمان خۆیان ئامادە ئەبن لەگەڵ 5 عەرەبەکەیش لەبەر زەختی زۆریان لیان کراوە، ئەغلەبیان نەکەلوکن و بە سیارە و بە چەک و بەهینەوە شوێنە و ڕۆیشتنە هێنایانە دەنگیان پێیاندا و گەڕانیان دەدەوە هەم بۆ جێگاری خۆیان بۆ کەرکوب. زۆر باشە. ئێستا قسە لەسەر هەڵوێستی ئێوەیە. ئێوە هەڵوێستان بە یاسایی ئێوە چی دەکەن بۆ هەڵوەشانەوە یاخود وەستاندنی ئەم بڕیارە؟ والله ئێمە وەکو کوردیەکان ئەمە بڕیارماندا و ڕۆژی یەکشەمە تاانە لەو هینە بێنی اعتراض بکەین و لەسەر چەند هۆیەک یەکەم هۆ ئەبێت قایمقام هێشتان ئەقالەکەی تەزدیق نەکرا، فەساد نەکرا لە لای ئەنجومەنی پارێزگاوە، ئەبێت لیدەکەی قایمقامی کۆن کاکشەرال پەسەند بکرێت لە ئەنجومەنی پارێزگا بڕیار ئەدا بۆ کردەوەی پاڵاتن بۆ قایمقامی خۆرماتوو، بەڵام ئەمەی ئەنجومەن کردوێتی هیچ ئەو ڕێکخراوی بەرچاو نەکردەوە و ئەرنان بەنایەسایی کردویانە. زۆر باشە. ئێوە داواکارەکەتان پێشکەشی چێ دەکەن؟ پێشکەشی کام دادگا دەکەن؟ ئەمە دادگا نییە، ئێمە پێشکەشی ئەنجومەنی قەزای خورماتوو دەکەین و دوایەوە پێشکەشی ئەنجومەنی پارێزگای سەلاحەدینی دەکەینەوە. ئەگەر ئەوان وەڵامیان نەدانەوە ئێوە پەنا نابن بۆ دادگای ئیتیحادی؟ ئەگەر وەڵامیان ئەنجومەنی پارێزگا گەرێک وەڵام بداتەوە. ئەگەر وەڵامی نەدایەوە ئەوان وەڵامیان نەدانە، وەڵامی سکاڵاکەی ئێوەیان نەدایەوە پشتگوێیان خست،
ئێوە ڕێکاری دواییتان عینەوەن دەڕن بۆ دادگای کارگێری لەوێ شکوە تەقدیمە بێنە شکاتە بێن لەو پۆشەڵێکەکەینەوە. پێتان وایە کە دەتوانن هیچ شتێک بکەن لە ڕووی یاساییەوە بۆ وەستاندنی ینی دادگا یان ئەنجومەن بەدەم داواکارێکی ئێوە بێت؟ والله ئەگەر یاسا هەبێت گەرە بێن بەس ئەگەر یاساش نەبێتەوە قووەت بیخواتەوە کە دوایە ئێستا منتیقی قووەت منطقی قووەت زاڵەیە منتیقی یاسا زاڵە ئێستا منطقی قووەت زاڵەیە زۆر سپاس بۆ بەڕێز سەردار ئەحمەد ئەندامی ئەنجومەنی قەزای خورماتوو کە لە ڕێگەی هێڵی تەلەفۆنەوە لەگەڵمان بوویت.